ئەمە کۆبنەوەی لەگەڵ هەڤاڵانی تەلەڤیزۆنی کەرکووک و دەستگای میدیایی کەرکووک کە من خۆم بە ئەندامێکی ئەو خێزانە دەزانم بەرنامەم تێ هەبووە کاتی خۆی هاتین کە لێرە کۆبنەوەمان کردن بۆی دەستخۆشی لەو هەڤاڵانە بکەم کە خوشک و برایانەی کە لێرە لە ماوەی ڕابردوو لە هەموو هەلومەرجە زەحمەتەکانی شاری کەرکووکە کاری ڕاگەاندنیان بە سەربەرزی و بە پرۆفشنالیت جێبەجێ کردووە. هاتین پێکەوە کۆبنەوەکەی بۆ مەرحەلەی داهاتوو کە ئەوەرکرد دەسەشانی ئێمە وەکو مەکتەبی ڕاگەاندن وەکو دەستگای میدیایی کەرکووک چۆنە ڕێکی بخەینەوە و لە مەرحەلەی دوای کۆنگرەی چوارەم ڕاگەاندنیەکێتی ئەو بەتین و تاوێکی تازەوە کارەکانی خۆی ڕێک بخات و هەڤاڵانی لێرە کە لە کۆبنەوەکە بەشدار بگون بەرپرسی بەشەکان و بەڕێوەبەرایەتی کەناڵەکەش زۆر ئەفکاری باشیان تەرەح کرد و ئێمەش موناقشەیەکی باشمان دروست کرد کە بتوانین هەم ئەوەی کە کەم و کوڕێت چارەسەری بکەین و ئەوەشی کە کاری باشە پەرەی پێ بدەین و وا بکەین کە ڕاگەاندنیەکێتی لە کەرکووک و تەلەڤیزۆنی کەرکووک و دەستگای میدیایی کەرکووک ئەم دیارە بە نرخەی مام جەلال بۆ شاری کەرکووک بە هەمان قورسایی خۆیەوە بمێنێت و ئەو کەبووکورانەشی ئەگەر هەبێ هەوڵدەین چارەسەری بکەین. پێم وایە کۆبنەوەیەکی باشمان کرد و دزگرنتر لە کۆبنەوە لە مەرحەلەی داهاتووە بەکردەوە ئەم نوێبوونەوەی کە یەکێتی دەستی داوەتێ لە کاری ڕاگەاندنە بیسەلمێنین و بەتایبەتی لە تەلەڤیزۆنی کەرکووک و لە دەستگای میدیایی کەرکووکە بیسەلمێنین.